خۆش هاتنەوە بۆ بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن. سزاکان کاریگەریەکی زۆریان هەبوو بەسەر کۆماری ئیسلامی ئێرانەوە تا ڕەفتارەکانی خۆی بگۆڕێت. ئەمەش بەلای گەورە کاربەدەستانی کۆشکی سپیەوە پێکانی ئامانجی سزاکان بووە لەوە تای کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنە ناوچیەکەی ئێران. سەبارەت بە ئێران لە سەرەتادا کە چوومە کۆشتی سپی ئێران وڵاتی تیرۆر بوو. لە زۆر شوێنی سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شەڕی دەکرد. لە پشت هەموو هێرشێکەوە ئێران بوونی هەبوو. جا ئایا لە سووریا بوو بێت یان لە وڵاتی یەمەن؟ لە هەر شوێنێکی تری بچووکیشدا بوو بێت ئێران هەر شتێکی کردووە. نەوتی لە خەڵک بردووە. دەستی لە هەموو شتێکدا هەبووە. بەڵام ئێستا پاشەکشەی کردووە چونکە ڕوبەڕووی کێشەی قورسی ئابووری بۆتەوە. ئێستاشی لەگەڵدا بێ ڕێبەرانی ئێران دەڵێن بەرنامە ناوچیەکەیان بۆ دروستکردنی چەکی ناوچی نییە. بەڵام بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ترامپ جەخت دەکاتەوە لەوەی پێویستە سزاکان و فشارەکانیش هێندە کاریگەر بن کە ئێران نەتوانێت ببێتە خاوەن چەکی ناوچی. من چاوم لەوە نییە زیان لە ئێران بدەم. چاوم لەوەیە ئێران بڵێت نابۆ چەکی ناوەکی. ئێستا کێشەی زۆرمان هەن لەم جیهانەدا بەهۆی چەکی ناوەکیەوە. نابێت ئێران چەکی ناوەکی هەبێت. ئێمە چاومان لەوە نییە ڕژێم بگۆڕین لە ئێراندا. ئامانجمان ئەوەیە ئێران چەکی ناوەکی نەبێت. بەلای سەرۆک ترامپەوە دەرفەتێکی بێپێشینە بۆ ئێران هەڵکەوتووە وەک دەڵێ پێویستە تاران سوودی لێ ببینێ نەک فەرامۆشی بکات و درێژە بە سیاسەتەکانی 40 ساڵی ڕابردووی بدات. پێم وایە ئێران دەرفەتی زۆر گەورەی ئابووری لەبەردەستدایە و چاویشم لەوەیە بگەڕێتەوە پێگەی خۆی و لەیەوە نیشانی بدات و بیسلمێنێت. زۆر کەس لە خەڵکی ئێران دەناسم ئێرانیەکان گەلێکی مەزن و دەرفەتیشیان هەیە ببنە وڵاتێکی مەزن لە ژێر سایی هەمان ڕێبەرانی وڵاتەکەدا. بەڵام ئەمە بەو مانایە نییە کە بگوترێ لە پاش کاریگەری سزاکانی سەپێنراونەتە سەر ئێران ئیدی نیگەرانیەکانی واشنگتن لەسەر ئەو وڵاتە بەرەو ڕەوانەوە دەڕوات. سەرۆک ترامپ بڕیاری ناردنی هێزی سەربازی ئەمریکاییشی داوە بۆ ناوچەکە. بەبێ هیچ چەند و چوونێک هێزی سەربازی دەنێرم ئەگەر پێویستمان بێت. ئێران کارکتەرێکی زۆر ترسناکە لە ناوچەکەدا، کارکتەرێکی بەدکاریشە. ئێران وڵاتی تیرۆرە و ئەمەش بەلای ئێمەوە پشودرێژی و سنگفراوانی هەڵناگرێت. کۆماری ئیسلامی ئێرانیش بوونی ئەو هەموو کەشتیە جەنگیانەی ئەمریکا لە ناوچەی کەندا و ناردنی هێزی سەربازی ئەمریکا بۆ ئەوەیە پێدەچێت تەنها وەک مانۆڕێکی سەربازی لێی بڕوانێت لە چوارچێوەی تاقیکردنەوەیەکدا. بنا نیست انجام بگیره و انجام هم نخواهد گرفت. شەڕ نابێت و هەروەها شەڕش ڕوو نادات. نە ئیمە هەوڵی شەڕ دەدەین و نە ئەوەش لە بەرژەوەندی ئەمریکادایە هەوڵی شەڕ بدات. ئەمریکاش ئەوە دەزانێت. ئێمە نابینە مایە شەڕ و هەرگیز دەستپێک نەبووین لە هیچ شەڕێکدا. ئەمە بەرەنگاربوونەوەی ئیرادەکانە و ئیرادەی ئێمەش لە هەیە ئەمریکا بەهێزترە. ئەمریکا ناڵێت شەڕی دەوێت. بەڵام ڕاشکاوانە ڕایگەیاندووە ئەگەر بێت و ئێران هێرش بکاتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا ئەوە دەستەوسان نابێت. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری چارلز دەن دەکات. چارلز ئەندام و توێژەری باڵایە لە ڕێکخراوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێرە لە واشنگتن بۆ چاودێرێکی وردی کاروبارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە پەیوەندی بە دۆسیەکانی تایبەت بە وڵاتانی کەنداوەوە. چارلز سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنمەیەدا. گوێمان لە سەرۆک ترامپ بوو. سەرۆک ترامپ جەخت دەکاتەوە لەوەی هەموو سیاسەتەکە هاتوۆتە سەر ئەوەی کە ئێران نابێت چەکی ناوچی هەبێ. جا پرسیارەکەم لەوەیە ئایا ئەکرێ ئەمە وەکو گۆڕانێک لە استراتیژێتی ئەمریکا بەرامبەر بە ئێران لێکی بدەینەوە؟ بۆ هەموو ئەوانەی بە وردی چاودێری ئەم ڕۆژەی ئێران و عێراق و وڵاتانی تری ناوچەکەش دەکەن بەڕاستی وەک مەتەڵێک وایە چونکە ئامانجی ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 ئەوە بووە ئێران چەکی ناوکی نەبێت و ئەمریکا تاگلایەنە لێی کشایەوە و ئاماژەی بەژمارەیە کێشە دەکرێت لەو ڕێکەوتنەدا کە هیچ پەیوەندی بە چەکی ناوکی و نەبوو یان بە بەرنامەی موشکیەوە. بەڕاستی بێڵێم ئەوەی سیاسەتی ئەمریکایە بەرامبەر ئێران تا ئەندازەیەکی زۆر نادیارە. هەر لەبەر ئەمەشە ئەگەر گۆڕانکاریش بکرێت لەو سیاسەتەدا ئەوە نازانێت چی دەبن چونکە لە بنەڕەتەوە نازانێت سیاسەتەکە چییە. ئەوە تا سەرۆک ڕوون و ئاشکرانە دەڵێت نابێت ئێران چەکی ناوکی هەبێت بەڵام دوای ئەوە نازانرێت استراتیژیەتەکە چییە و چۆنیش دەبێت. خۆی ئەمە یەکێکە لە پرسیارەکان لە هەموو شوێنێکی واشنگتندا. ینی
زیاتر و پرسیارە ئاکرێت کە باشە استراتیژێتی ئەمریکا چییە؟ سیاسەتی ئەمریکا چییە بۆ ئێران یاخود بۆ قۆناغی دوای ئێرانیش؟ Well, first of all, I think it's important to understand that the administration is speaking with several voices on this. بەپلەی یەکەم گرنگە تێگەیشتن هەبێت لەوەی کە بەڕێوەبەرایەتی بە چەند دەنجێکی جیاواز لە یەکتر قسە لەسەر ئەم دۆسەیە دەکەن. بێگومان گرنگترین دەنگ لێرەدا دەنجی سەرۆکە. ئێستا سەرۆک بە ڕاشکاوی دەڵێت گۆڕینی ڕژێمی ناوێت لە ئێراندا و شەڕیشی ناوێت لەگەڵ ئێراندا. بەڵکو ئێرانێکی دەبێت چەکی ناوکی نەبێت. جا ئیتر مەرج نییە ئەوەی لە ڕاوێژکارەکانیەوە جۆمان لێ دەبێت سیاسەتەکان بەو شێوەیە بن. لەوانە جۆن بۆڵتن ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی کە پێدەچێت ڕوانینێکی زۆر تونتری هەبێت بەرامبەر ڕەفتارەکانی ئێران لە تەواوی ناوچەکەدا و ئەو جومجۆڵانەی ئێران هەیەی و بوونەتە مەترسی بەسەر ئاسایشی ئەمریکا و هاوپەیمانەکانیش ناوچەکەدا. ئەمە بۆتە هۆکارێک بۆ هەنگاوێکی بێپێشینەی چاوەڕوان نەکراوی کۆکردنەوەی هێز لە ناوچەکەدا. جا لە ئێستادا دیار نییە بەڕێوەبەرایەتی چی دەوێت و استراتیژێتەکەشی چی بێت. بەڕای من ئەمەش تەنها ڕای خۆمە. پاش هەڵسەنگاندنم بۆ ڕۆژەکە سەرۆک دەخوازێت بەرەو پێشچوونێکی دیبلۆماسیانە بەدەست بێنێت لەگەڵ کۆریای باکووردا. ئەمەش دەشێت ببێتە مایەی گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ ڕێبەرانی ئێراندا و زۆرکردنی ئەگەری هاتنە ئارای ڕێکەوتنێک کە سەرۆک ترامپ و توێژی لەسەر بکات. ئەلبەت ئەمە شتێکە هیچ یەکێ لە سەرۆکەکان بە سەرۆک ئۆباماشەوە نەیانتوانیوە بیکەن. جا بەڕاستی پێم وایە ئەمە ئەو شتەیە کە سەرۆک ترامپ لە ئێستادا دڵی بۆی لێ دەدات. Something that the Obama administration was unable to do. And I suspect that that is where the president's heart is leaning right now. بەڕای تۆ ئەگەری ئەوە هەیە کە هەمان ئەو ئەزمونەی لەگەڵ کۆریای باکووردا هەیە لەگەڵ ئێرانیشا دووبارە بێتەوە. Well, personally, I feel that the North Korea's example is actually a very bad template for this because, as you know, وەکو خۆم لەو بڕواایەدام ئەزمموی کۆریای باکوور ڕەهەندی خراپی هەیە لەم بەراوردەدا چونکە وەک دەزانین کۆبوونەوەی لووتکەی هەبووە لە نێوان هەردوو سەرۆکدا تەوقییان کرد دڵنەوەی یەکتریان دەکرد بەڵام بەرەو پێشچوونێکی ڕاستەقینی دیبلۆماسیانە نەهاتە ئاراوە بێژگە لەو کۆبوونەوەی کەکرا هیچ ڕێکەوتنێن نەکرا لەسەر قەدەغەکردنی بەرنامە ناوچی و موشەچەکانی کۆریای باکوور پێم وایە دانوستاندن لەگەڵ ئێراندا بەبێ ئامادەکاری دیبلۆماسیانە لە ئاستەکانی خواردتری هەردوو وڵاتدا ئەوە بە شێوەیەک لە شێوەکان دەبێتە کارەسات و پێشم وایە هیچ ئەنجامێکی نابێت و بەو شێوەیەی سەرۆکی وای بۆ دەخوازێت لەوانەش ڕەوشەکەش خراپتری لێبێت ئەگەر بێت و سەر نەگرێت من دەڵێم دانوستانی نێوان ئەمریکا و ئێران بیرۆکێکی خراپ نییە بەڵام کێشەکە لەوەدا ئەمریکا ئێستا ئاماژەی جۆراوجۆر دەدات بە ڕێبەرانی ئێران لە هەمان کاتیشدا شتێک کە پێویستە ڕێبەرانی ئێران زاڵبن بەسەریدا ئەوەیە کە بە یەک دەنگ قسەی خۆیان بکەن ئایەتوڵا خامنەی کە خاوەنی دوابڕیارە لە سیاسەتی دەرەوەی ئێراندا پێدەچێت هەڵوێستێکی تونتری هەبێت بە بەراورد لەگەڵ ڕۆحانی سەرۆکی ئێراندا لەبەر ئەمە لە ڕژێمی ئێرانیش دیار نییە ئایا دانوستاندن لەگەڵ ئەمریکادا دەکاریان نا شتێکی تریش هەیە کە گرنگە ئێرانیەکان وها حەز دەکەن ئەگەریش بکەونە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکادا ئەی چۆن دەتوانن متمانەیان هەبێت چونکە ئەوەیان بینی بەڕێوەبەرایەتی لە ڕێکەوتنێکی پێشتر کشایەوە کە دانوستاندنی لەسەر کرابوو ئەمە بێت لە چەند ڕێکەوتنێکی تریش هەر بۆیە ئەگەر ئێرانیەکان بکەونە دانوستاندن لەگەڵ ئەمریکادا ئەوە بە گومانێکی زۆر و بێمتمانەییشەوە دەست پێ دەکەن کە نابێت دانوستاندن بەو شێوەیە بکرێت. They would approach any negotiation with the United States with a great deal of skepticism and mistrust, which is not necessarily the best way to go into a negotiation like this. بێژگە لە هەموو ئەم شتانی کە باسکران ئەمریکا چ بژارەیەکی تری لەبەردەستایە؟ Well, the United States has chosen to go down the path of sanctions, which ئەمریکا بژارەی سیاسەتی سەپاندنی سزاکانی گرتوۆتە بەر و هیچ گومانێکی تێدا نییە کە کاریگەریەکی زۆری کردوتە سەر ئابووری ئێران و سەر توانایی کارداری ئێران لەگەڵ ئەوروپایەکاندا ئەمە بێلەوەی کاریگەریشی هەبووە بەسەر بەکارهێنانی بانکە جیهانیەکانیشەوە کۆمپانیەکانی جیهانیشی خستۆتە بەردەم دوو بژارەوە یەکێکیان کارداریە لەگەڵ ئەمریکادا و ئەوی تریشان کارداریە لەگەڵ ئێراندا ئەوە تا زۆربەی کۆمپانیەکان بژارەی ئەمریکایان هەڵبژاردووە جا سزاکان کاریگەری خۆیان هەبووە و هەروە دێ و تونتریش دەبن لەسەر ئێران لە پەیوەندیش بە ئەمریکاوە پێویستە بزانێت تا چەند ئەندازەیەک پەیوەندەکانی خۆی لەگەڵ هاوپەیمانەکانیاندا دەخاتە مەترسیەوە بەهۆی تونکردنی زیاتر سزاکانەوە ئەمە ئەو شتەیە پێویستە ئەمریکا بیکات لە ڕووی دیبلۆماسیەوە پێویستە ئەمریکا بەردەوام بێت لەگەڵ ئەوروپایەکاندا و تیان بگەێنێت کە ئێران بەڕاستی مەترسیە بەڵام بەڕاستی بەداخەوە ئەوەی تا ئێستا ئەمریکا دەیڵێت و دەیکات بۆ نمونە لەسەر هێرشەکانی ئەم دوایی لە ئاوی کەنداودا شتێکە جێ ئەوە نییە ئەوروپایەکانیان لایەنی تریش قەناعەتی پێ بکات لەبەر ئەو پێویستە ئەمریکا کارێکی باشتر بکات بۆ قەناعەت پێکردنی وڵاتانی تر بەوەی ئێران هەڕەشە و مەترسیە هەروەها
هەنگاویش هەن لەبارەی فشاری لەشکریەوە لە ئەمریکا ئێستا هەندێک لەو هەنگاوانی دەست پێ کردووە وەک کۆکردنەوەی هێزی زیاتر لە ناوچەکەدا بەڵام پێویستە زۆر بە وریاییەوە بکرێت چونکە ئەگەری هەیە بە خێرایی بڕوات بەرەو ئەنجامی زۆر نەخوازراوە. چارلز ئەلبەتە لێرەدا مەسلەی دانوستانەکانیش گرنگە بابزانین هەردوو لا چۆن لە دانوستاندن دەڕوانن. بەلای بەڕێوبەرایەتی ئەمریکاوە هەموو کاتێک گونجاوە بۆ دانوستاندن لەگەڵ ئێراندا تا ئەم کێشانە لە ڕێی دیالۆگ و دیپلۆماسیانەوە چارەسەر بکرێن. پێویستەوەتان پێ بڵێم وەک وڵاتێک بۆ وڵاتێکی تر کە بەڕاستی بڕوام وایە ئێران دەخوازێت ڕێکەوتنێک بکات و پێشم وایە ئەوە کارێکی زیرەکانی ئێران دەبێت و هەروەها پێشم وایە شیانیشی هەیە بکرێت. هاوکاتی سەردانەکەی سەرۆک ترامپ بۆ ژاپۆن سەرۆکوەزیری ئەو وڵاتە پێشنیازی کردووە تا بکەوێتە ناوبژیەک لە نێوان ئەمریکا و ئێراندا. سەرۆکی ئەمریکاش ئەو پێشنیازەی بەلاوە پەسەندە. سەرۆکوەزیر و ژاپۆن پەیوەندێکی زۆر باشیان لەگەڵ ئێراندا هەیە. جا پێویستە چاوەڕوان بین و بزانین چی ڕوودەدات. سەرۆکوەزیر لەو بارەیەوە قسەی لەگەڵ کردوم و پێشم وایە ئێرانیش حەز دەکات بکەوێتەوە توێش. هەروەها ئێمەش حەز دەکەین با چاوەڕوان بین بزانین چی ڕوودەدات. بەڵام ئێرانیەکان هەر هیچ نەبێ بەپێی ئەوەی لە گوتارەکانیاندا دەردەکەوێ پێ ناچێت ئامادەی دانوستاندن من لەگەڵ ئەمریکادا. با پێکەوە گوێمان لە قسەکانی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران بێت. مذاکره سمنه. دانوستاندن لەگەڵ ئەمریکادا ژەهرە تا ئەو کاتەی ئەمریکا لەسەر ئەم هەڵویستانەیە خۆی بێت و بەهۆشی خۆی نەیەتەوە. وتوێژکردن لەگەڵ ئەمریکادا ژەهرەوە لەگەڵ ئەم بەڕێوەبەرایەتیەشدا دوو هێندە ژەهرە. دانوستاندن یانی سەوداکردن یانی پێدان و وەرگرتن. ئەوەی ئەمریکا لەم سەودایە دەیخوازیت بیدرێتیە خاڵە بە هیزەکانی کۆماری ئیسلامیە. ئایەتوڵڵا عەلی خامەنایی بە یەکێک لە کەسایەتیە سەرەکیەکانی بەرەی کۆنەپارێز یان تونڕەوی ئێران دادەدرێ لە کاتێکدا حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێران وەک دەگوترێ لە بەرەی میانڕەوەکانە و لێدوانەکانی لەسەر دانوستاندن لەگەڵ ئەمریکادا جیاوازیەکی ئەو توی نییە لەگەڵ کۆنەپارێزانی ئێرانیدا. هەرچ کاتێک ئەمریکا زۆرداری وەستان بەرامبەر وڵاتەکەمان سزا قورسەکانی هەڵگرت و وابەستەی پەیمانەکانی خۆی بوو گەڕایەوە سەرمێزی دانوستاندن کە هەر خۆی لێکشایەوە ئەوە ڕێگەیان لە بەردەمدا کراوەیە. ئەگەر ئەمریکا دەستبەرداری ئەو سیاسەتە ڕقەی خۆی بێت و بگەڕێتەوە بۆ ڕەوایی و بۆ یاسا ئەوە وڵاتی ئێران ڕێگاکە بە کراوەی دەهێڵێتەوە بۆی. ئیتر ئەوە کەوتۆتە سەر ئەمریکا خۆی ئەگەر بێوێت چیدی لەسەر ئەو جۆرە سیاسەت و تاوانانەی بەردەوام نەبێت. بەلای هەندێک چاودێرەوە دەشێ ئەو لێدوانانی کاربەدەستانی ئێران بەشێک بن لەو کاردانەوانەی لە وڵاتەدا هەن بەرامبەر جوڵەپێکردنی هێزی لەشکری ئەمریکا بۆ کەنداو. بەڵام کاربەدەستانی بەڕێوبەرایەتی جەخت دەکەنەوە لەوەی بڕیارێکی گونجاویان داوە. بەڕاستی ئەوە هەنگاوێکی بەرگری بووە کە گرتومانەتە بەر بە پێی زانیێرەکانی دەستگا هەواڵگیریەکانی خۆمان سەبارەت بە پیلانەفە ڕەهەندیەکانی ئێران. ئەگەر ئێمە هێزی سەربازی خۆمان جێگیر نەکردایە بۆ بەرگریکردن لە خۆمان ئەوە دەبووە کەم تەرخەمی. جا ئەوەی ئێمە دەیکەین هەوڵدان نییە بۆ شەڕ بەڵکو دەمانەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشتی و سەقامگیری هەبێت. پێشتریش وەزارەتی دەرەوەی ئەمریکا 12 خاڵی دانا تا ئێران جێبەجێیان بکات و بتوانێت ئیتر وەک وڵاتێکی دوور لە کێشە و ئاشوبرانەوە ڕەفتار بکات. لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە هەوڵی بۆ دەدەین کۆتایی هێنانە بە سزاکان، کۆتایی هێنانە بە هەڵمەتی بەرزترین ئەستی فشارەکان. ئەمە ئەوەیە کە دەخوازین پێ بگەین. دەمانەوێت ڕژێمی کۆماری ئیسلامی ئەو 12 خاڵە ببینێت کە پەمپێۆ وەزیری دەرەوە دایناون و ئێران بگەڕێتەوە سەرمێزی دانوستاندن و بکەوێتەوە توێش لەگەڵ ئێمەدا و وەک وڵاتێکی یاسایی ڕەفتار بکات. چارلز سەبارەت بە دانوستاندن لەگەڵ ئێراندا دواترین لێ دوان ئەوەی مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بوو کە باس لەوە دەکا ئەمریکا بەبێ مەرج ئامادەیە بۆ دانوستاندن لەگەڵ ئێراندا. بەڵام گوێمان لە ڕابەری کۆماری ئیسلامی بوو، گوێمان لە سەرۆکی ئێران بوو، پێ ناچێت بیانەوێ بێنە ینی ڕیزی دانوستاندنەوە یاخو پشتیوانی لە دانوستاندن بکەن. بەڕای تۆ دانوستاندن دەکرێت یا ناکرێت؟ پێم وایە ئەوەی کە گومانی تێدا نییە ئەوەیە دەشێت دانوستاندن بکرێت لە ژینکەیەکی دروستدا. بە تایبەتیش کە ئێران و ئەمریکاش پێشتر لەگەڵ لایەنەکانی تردا بۆ ماوەیەکی دێش تا 2015 دانوستانیان
لەسەر ڕێکەوت ناوچەکە کردووە و لەو کاتەشەوە هەندێک پەرەسەردی دیبلۆماسی هەبوو. پێم وایە ئەوەی ئێرانیەکان زیاتر شەنوکەوی دەکەن ئەوەیە ئایا ئەمریکا چی دەوێت لە دانوستانەکاندا؟ ئەگەر منیش لە پێگەی تاراندا بوومایە دەمگوت شتەکان نادیارن. ئەگەر لە بیرمان بێت ساڵی پار بوو وەزیری دەرەوەمان 12 داوای بڵاو کردەوە کە دەبووە ئێران بەجیان بگێنێت بەر لە باشترکردنی پەیوەندیەکان وەک ڕاگررتنی پشتیوانەکانی ئێران بۆ هەموو لایەنەکانی ناوچەکە، ڕاگررتنی پشتیوانی بۆ بەشار ئەسەد، ڕاگررتنی بەرنامە موشەکیەکەی و زۆر شتی تریش کە ئێرانەکان وەک بەشێک لە سیاسەتی دەرەوەی خۆیانی دەبینن. ئەمەش بۆ ئەوان وەک گۆڕین ڕژێمە. ئێستا ئەگەر بڵین ئەمریکا کراوەترە یان بە باشتری دەزانێت وها بچێتە دانوستانەکانەوە کە دەزانێت چی دەوێت، بەڵام ئەمەش دادی ئێرانەکان نادات و هەر بە نادیاری دەبینێتەوە لایەن، چونکە هێشتا نازان چ ڕەفتارێکی خۆیان بگۆڕن تا ئەمریکا ئاسوودە بکەن. هەمیشە دەڵێم پۆستەکانی تویتەر و بڵاوکردنەوەی ڕاگەیاندنەکان بەرامبەر یەکتر نابنە یارمەتیدەر بۆ ڕەخساندنی زەمینەی دانوستاندن. زۆر ڕێگە هەن کە ئەمریکا دەتوانێت بەکاریان بهێنێت لەگەڵ ئێراندا. سەرۆک خۆی دانی پێدا دەنێت کە ژاپۆن پەیوەندیەکی باشی هەیە لەگەڵ ئێراندا، بەڵام بیرمان نەچێت زۆر ڕێگەی ئاستنزمتری دیبلۆماسی هەن کە پێویستە بکرێت، وەلێ نابینم ئەو ڕێگانە گیراب نەبەر بەڵکو زیاتر وتوێژە لەسەر پەیوەندی گشتی. And I don't see that we're approaching that point. It seems mostly a public relations discussion at this point. ژاپۆن دەتوانێت چی بکات لەم دانوستانانەدا؟ ژاپۆن دەتوانێت چ ڕۆڵێک بجێڕێ لە کاتێکە ئەمە دەزانین ئەمریکا ئەگەر بێت و تەنانەت ژاپۆنیش بازرگانی نەوت بێ هەر شتێکیکە لەگەڵ ئێراندا بکە ڕوبەڕووی کۆمەڵێ سزا دەبێتەوە. Well, Japan wanted to be diplomatically helpful. ژاپۆن دەخوازێت یارمەتی دیبلۆماسیانە بدات و هەموو لایەنەکانیش لەسەر ئەوە هاوڕان و سادەترین شتێکیش بیکات کار ئاسانیکردنە بۆ پەیوەندیکردنی ئەمریکا و ئێران. لە ساڵانی هەشتاکانیشدا ژاپۆن ڕۆڵێکی هاوشێوەی هەبووە. وڵاتی تریش هەن هەمان ڕۆڵ بجێڕن وەک عومان کە پەیوەندیەکی باشی هەیە لەگەڵ ئێراندا. سویسرا کە لە تاران پارێزگاری بەرژەوەندیەکانمانە. پەمپیۆ وەزیری دەرەوەمان و وەزیری دەرەوەی سویسرا و توێژیان هەبووە لەسەر ئێران. یعنی زۆر کەناڵ هەن جایەکێک لەو شتانەی وەها دەکات ژاپۆن ئەو ڕۆڵە بژێڕێت ئەوەیە. تۆکیۆ چەندێک دەبێتە ئامانجی سزاکانی ئەمریکا. پێم وایە ژاپۆنیش هێندە ئەو خواستەی نابێت ئەگەر بێت و کۆتکردنی پەیوەندەکانی لەگەڵ ئێراندا بەهۆی سزاکانەوە بسەپێنێت بەسەریدا. ئەوە ژوای لێ دێت ناوبژیەکەیان کاریگەریەکی ئەوتۆی نەبێت. ئەمانە شتەگەلێکن پێویستە ئەمریکا لە بەچایان بگرێت. کاتێ تاوتوی بیرۆکەی ئەوە دەکات کێ دەتوانێت کار ئاسانی بکات و کێ دەتوانێت ناوبژی بکات لە ڕێی ئەو کەناڵانن. What are the channels available? پێشتر تۆ ئاماژە بەوە کردووە بۆ زۆر کەسی کەش لە شیکەرەوە سیاسەکان ئاماژە بەوە دەکەن کە دەڵێن جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان گوتارەکانی خامنەئی و گوتارەکانی ڕۆحانیدا، بەڵام وەکو ئێستا پێشتۆزێک جۆمان لێبوو بە تایبەتی بەرامبەر بە دانوستاندن لەگەڵ ئەمریکادا خامنەئی وەکو نوێنەرێکی بەرەی کۆنەپارێز و ڕۆحانیش وەکو نوێنەرێکی بەرەی میانڕەو لە ئێراندا هەردووشیان یەک جۆرە ڕوانینیان هەیە. چ شتێکەوە لە ئێران دەکا کە بکەوێتە دانوستاندن؟ بڵێ پێم وایە ئەوەی کە بەڕێوەبەراتی هیوایەتی کاریگەر بێت زیاترکردنی فشارە ئابوووریەکانە لەسەر ئێران و ئەمەش ڕێگە سەرچێکەیە، چونکە چەندێک زیاتر ڕەوشە ئابوووریەکەی ئێران خراپتر بێت ئەوە پێدەچی ئێران زیاتر ئامادە بێت بۆ دانوستاندن. جا لێرەدا دەشێت شتێک هەبێت ڕاست بێت و بەڕێوەبەراتی هەڵە نەبێتەوەی زۆربەی گەلی ئێران ناوێت بکەوێتە پەراوێزەوە لەگەڵ ئەمریکادا. بەشێکی ئەوەی ڕۆحانیان هەڵبژات ئەوەیە کە دەتوانێت پەرە بە پەیوەندەکان بدا لەگەڵ ئەمریکادا و هەروەها لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەییدا. ئەمانە بێ لە هەبوونی ئابوووریەکی باشتر. جا حکوومەتی ئێران ئێستا لەژێر فشارێکی قورسدایە، بەڵام نابێ بیرمان بچێت کە ئێران وڵاتێکە دەیان ساڵ بەرگەی سزا نێونەتەوەیەکانی گرتووە، چونکە پشتی بە سەرچاوی ناوخۆی خۆی بەستووە. لێرەدایەکێ لەو شتانەی ئەمریکا دەتوانێت بیکات ئەوەیە زیاتر خاڵ بخاتە سەر پیتەکان، بە تایبەتیش لەوەی دەخوازە چی دەست بکەوێت لە دانوستانەکاندا و دەشتوانێت لە ڕێی کەناڵ تایبەتەکانی باسمان کردن پەیامی خۆی بگەێنێت کە دەشێت زەمینە بڕەخسێنێت بۆ دانوستانێکی زیاتر بابەتیانە، نەک ئەوەی بگوترێت چەکی ناوکی نییە و ڕەفتارەکان بگۆڕە. ئەمانە ئێرانیەکان ناهێنە سەر مێزی دانوستاندن. Negotiation, but just saying we want to end Iranian nuclear weapons or we want you to change your behavior. That's not the thing that's going to get the Iranians to the table, I'm afraid.
یەکێک لە پرسیارەکانی تر ئەوەیە ئەمریکا 12 خاڵی داناوە وەزارەتی دەرەوە 12 خاڵی داناوە بۆ ئێران کە بەو شێوەیە پێویستە ڕەفتار بکە. ئێران ئەگەر شەشیشی بەجێ بگەێنێ ینی دەستکەوتێکی ئێجگار گەورەیە بۆ ئەمریکا، بەڵام ئێران ئامادەیە بەپێی ئەو 12 خاڵی وەزارەتی دەرەوە ڕەفتار بکە. پێم وایە دەرفەت هەیە بۆ قسەکردنێکی زیاتر لەسەر داواکان، بەڵام مەرزدانانی پێشوەخت ئێرانیەکان ناگەڕێنێتەوە سەرمێزی دانوستاندن لە پەیوەندی بە ئەمریکاوە مافی خۆیەتی ئەو داوایانە بکات، بەڵام پێویستە هەندێک نەرمی نیشان بدات لەو ڕێگەی بەرامبەر ئێران هەیەی. سەرەکی ترینشت ئەوەیە بیان جێڕێتەوە سەرمێزی دانوستاندن، نەک ئەوەی ژمارەیەک داوا بخیتە بەردەست و توێژیشی لەسەر نەکەیت. ئێران هەرگیزەوە ناکات. هەر سەبارەت بەمە دەگەڕێمەوە بۆلات بە تایبەتی ڕۆڵی وڵاتانی ناوچەکە. بۆ ئەمریکا ئامانج لە ڕێگەگرتن لە ڕەفتارەکانی کۆماری ئیسلامی ئێران ئاشتی و سەقامگیریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، وەک دەڵێت هەر بۆیە هێزی سەربازی خۆشی لەو ناوچەیەدا جێگیر دەکات. ئێمە هێزی سەربازیمان جێگیر کردوون. جا ئەگەر ڕژێمی ئێرانی هێرشی کردە سەر ئەمریکا ئەوە بە هێزی لەشکری وەڵام دەدەینەوە. ئێمە چاومان لەسەر شەڕ نییە و شەڕیشمان ناوێت لەگەڵ ئێران یان لەگەڵ هەر لایەکی تر، بەڵام دەزانین جیهان بەرژەوەندی لە ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە. واشنگتن نکوڵی ناکا لەوەی ئەگەر پێویست بکە هێزی سەربازی زیاتریش دەنێرێ وەک وەرگرتنی بارێکی زیاتری ئاگایی بەرامبەر هەر کاردانەوەیەکی نەخوازراوی ئێران لەو ناوچەیەدا. ئێمە هێزێکی زۆری سەربازیمان لە ناوچەکەدا هەیە، ئەوە تا ئێستا لەوین و هێزی زیاتریشمان نردووە. بە ئاشکرایی ڕامان گەیاندووە بۆ دڵنیابوون لەوەی بە تەواوەتی ئامادەین کاتێک هەر هێرشێک بکرێتە سەرمان بیرمان نەچێت. ئێمە هەمیشە ئامادەین ئەگەر پەلامارمان بدرێت، بەڵام بەپێی ئەو راپۆرتە متمانە پێکراوانەی باسییان لە هەڕەشە و مەترسیەکان کردووە ئەوە گرنگ بوو ئەو هەنگاوە بنین. وڵاتانی ناوچەکەش نیان شاردوتەوە بۆ بەرەنگاربوونەوەی پاوانخوازیەکانی ئێران و ڕێگەگرتن لەو سیاسەتانەی هەیەی پێویستیان بە کۆمەک و یارمەتی کۆمەڵگەی نێونەتەوەی هەیە. داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەی دەکەین تا بەرپرسیارەتی پاراستنی ئاشتی و ئاسایشی جیهانی لە ئەسۆ بگرێت و هەروەها هەڵوێستی توندی هەبێت بەرامبەر ڕژێمی ئێران و هەنگاوی خۆپارێزی ڕژت بگرێتە بەر بۆ ڕاگررتنی ئێران لەوەی ببێتە خاوەنی توانای ناوەکی. بێلەوانش پێویستە کۆت و بەندی تۆکمە بخرێتە سەر بەرنامەی موشەکە بالستیکەکانی ئێران. ئەمە بێلەوەی وڵاتانی عەرەب و وڵاتانی کەنداویش بە تایبەتی ڕاشکاوانە پشتیوانی لە ڕوانینی ئەمریکا دەکەن بەرامبەر ئێران و بەردەوامیش ئاماژە بەو نیگەرانیانە دەکەن کە ئەمریکا هەیەی. ئێمە پشتیوانی خۆمان بۆ استراتیژێتی ئەمریکا دووپات دەکەینەوە بەرامبەر بە ئێران کە بەرنامەی ناوەکی و بەرنامەی موشکی بالستیکی و کارەکانی ئێران بۆ تێکدانی ئاشتی و ئاسایشی ناوچەکە و پشتیوانەکانی ئێران بۆ تیرۆریزم و کارە شەڕانگێزیەکانی حیزبوڵڵا و پاسدارانی شۆڕشی ئیسلامی و میلیشیا حوسیەکانی یەمەن و ڕێکخراوە تیرۆریستیەکانی تر لەخۆ دەگرێت. چارلز پێشتر باسی ئەومان کرد ئێران ڕفتارەکانی خۆی دەگۆڕێ، ئێستا ئەوە تەماشا دەکەین ینی زۆربەی وڵاتانی عەرەبی بە تایبەتی وڵاتانی کەندا و پشتیوانی ئەو استراتیژێتە دەکەن کە ئەمریکا هەیەی. ئەم وڵاتانە وڵاتە عەرەبیەکان دەتوانن ببنە بەشێک لە فشار بەسەر ئێرانەوە. پێم وایە هەر لە ئێستاوە بەشێکن لەو فشارەی لەسەر ئێرانە، بە تایبەتیش ئەوەی کە لەسەر ئاستی نێونەتەوەی قسەی خۆیان دش بە ئێران دەکەن. ئەمە بێلەوەی ڕۆڵێکی گرنگیشان هەیە بیبینن لە ڕووی لەشکریەوە، نەک هەر ئەوەی میوانداری هێزە سەربازەکانی ئەمریکا بکەن، چونکە خۆشیان پرچەکن و ئەزمموی شەڕیشیان لەگەڵ ئێراندا هەیە لە دەیان ساڵی ڕابردوودا. ئەو وڵاتانە بە دڵنیاییەوە بەشێکن لە تاوتوێکردنی ئەمریکادا بۆ ئەگەری بەکارهێنانی لەشکر بۆ بەرەنگاربوونەوەی ڕەفتارەکانی ئێران. ئەوەش هەیە کە وڵاتانی کەندا و هەر هەمان وەکو یەک بە پەرۆژنین بۆ شیان بەکارهێنانی هێزی لەشکری دژ بە ئێران، چونکە بە تەواوەتی تێدەگەن لەوەی دەبێتە چمە ترسێکی ڕژت بۆ سەر بەرژەوەندەکانیان لەسەر ئاسی ناوخۆیان لە ڕووی ژێرخانی لەشکریانەوە کاتداریەکانیان لە ڕێی دەریا و هەتا دوایی. لە هەشتاکاندا بە ئەزمونێکی وەهادا تێپەڕیون و دەزانن ئێستا ڕەوشەکە زۆر خراپتر دەبێت بەو تواناییە موشکی ئێران هەیەی. هەر بۆیە دەخوازن فشار ئابوووریەکان سەر بکەوێت بەبێ بەکارهێنانی هێزی لەشکری.
بەڵام ئێمە هەمومان نەزانین ئامانجەکە یەک ئامانج نییە ینی ئەوەی کە وڵاتانی کەندا بە تایبەتیانە بەرامبەر بە ئێران دەشێت زۆر زیاتر بێ وەک لەوەی کە ئەمریکا بە تایبەتی هەیەی بەرامبەر بە ئێران و سیاسەتەی خۆیدا ئەمریکا کۆمەڵی خاڵە دەستنیشانی کردووە بەرنامە ناوچەکەی ئێرانە مەسلەی گۆڕینی ڕەفتارەکان و سیاسەتەکانی ئێرانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵام وڵاتانی کەندا و ئێمە لە بیرمان نەچێ کێشەیەکی زۆر ئاڵۆستریان هەیە لەگەڵ ئێرانیەکاندا ئەویش کێشەی سونەگەرایی و شیعەگەراییە لێرەدا چۆن ئەو بەرژەوەندیانە تێکەڵە بنەوە جارێکیکە بۆ ئەوی فشارەکان کاریگەریەکی تەواویانە بێ بەسەر ئێرانەوە. بەڵێ یەکێکیش لە کێشەکان لێرەدا ئەوەیە شەڕێکی سارد هەیە لە نێوان عەرەبستانی سعودیە و هاوپەیمانەکانی لەلایەک لەگەڵ ئێران و هاوپەیمانەکانیدا ئەمەش چەندان ساڵە بوونی هەیە و هەوڵی فشاریان داوە تا ئێران ئەمە بکات و ئەوە نەکات کە بەڕاستی شەڕێکە بۆ دەسەڵات و کاریگەری لە ناوچەکەدا ئەلبەت ئەم کێشەیەش هەروە بە ئاسانی چارەسەر ناکرێت وەک باسمان کرد وڵاتانی کەندا و هاوڕانی لەسەرەوە قەتەر بۆ نمونە بە پێچەوانی سعودیە و ملیشینەیە گرتوەکانەوە پەیوەندیەکی باشی لەگەڵ ئێراندا ئەمە ژیانی هاوڕایی نییە لە نێوانیاندا جا با واقعی بین و بڵین ئەگەر بیانەوێت ئەوا دەتوان ببنە خاوەنی کاریگەریەکی زۆر زیاد بەڵام پێویستیشە هەموو لایەک بزانێت کە ئێرانیش بەرژەوەندی خۆی هەیە دۆست و هاوپەیمانی خۆی هەیە دەشزانم زۆر وڵاتی کەندا و هاوڕان نابن لەگەڵ ئەم ڕوانینەمدا بەڵام ئەوە ڕای خۆمە کە پێویستە میکانیزمە دیبلۆماسیەکان تاوتێ بکرێت زمانی هەڕەشەی شەڕ هێور بکرێتەوە گەڕان بە شوێن ئەو ڕێگەیانەی پەیوەندی دیبلۆماسی نێوانیان بەرەو باشتر ببات بەبێ ئەوەی بەرژەوەندی ڕاستەقینەکانی خۆیان فەرامۆش بکەن لەگەڵ ئەمانەشدا بێگومان فەرامۆشکردنی ئەو ڕەفتارانی ئێرانیش دەیان کات بۆ تێکدانی ڕەوشی ناوچەکە کارێکی خراپ دەبێت پێم وایە ئەمە باشترین ڕێگەیە تا لەگەڵ ئێراندا بەکار بهێنرێت. باس لە قەتەر کرد قەتەر بەشداری لە کۆبوونەوەی لووتکەیی وڵاتانی عەرەبوەروا کۆبوونەوە ئیسلامیەکەی کە لە شاری مەکە کرا من دەگەڕێمەوە بۆلات لەسەر ئەوە هەر لەبەر نیگەرانیە سیاسی و ئاسایشیەکان شانشینی عەرەبستانی سعودیە لە کۆتایی مانگی 5 و سەرەتای ئەم مانگی 6دا میوانداری ژمارەیە کۆبوونەوەی لووتکەیی عەرەبی و ئیسلامی کرد بە مەبەستی هەڵسەنگاندنی ڕەوشەکە. ئەوەی ڕژیمی ئێران دەکات لە ڕووی دەستێوەردان لە کاروباری وڵاتانی ناوچەکە و پەرەپێدانی بەرنامەی ناوەکی و موشکی باڵستیکی هەڕەشە و مەترسی گەورن بۆ سەراشتی واسایشی جیهان و مەترسین بۆ سەرڕێگەکانی گواستنەوەی نەوت و بەرەنگاربوونەوەی بەدکارانەی پەیماننامەی ئاشتیەکانی نەتەوە یەکگرتوەکان. هاوشێوەی ئەمریکا ڕاز دەڵێت شەڕی ناوێت و بە پێویستیشی دەزانێت هەموو لایەک بەشدار بن لە پاراستنی ئارامی و ئاشتی ناوچەکەدا. شانشینی عەرەبستانی سعودی بە توندی وابەستەی پاراستنی ئاسایش و سەقامگیریە لە ناوچەکەدا و هەروەش وابەستەی خۆ بە دوورگرتنیشە لە شەڕێکی وێرانکەر وابەستەین بە گەیشتن بە ئاشتی و ئاسایش و گەشەکردنی گەلانی ناوچەکە بەگەلی ئێرانیشەوە دەستی شانشینی سعودی هەمیشە واڵایە بۆ ئاشتی و بەردەوامیش دەبێت لە هەوڵەکانی بۆ سەقامگیری و ئاسایش لە ناوچەکەدا. عەرەبستانی سعودیە کە بەڕکابەرە سەرەکیەکەی ئێراندا دەنێت لە ناوچەکەدا وهای داناوە ئەگەر بێت و ئێران هەنگامێکی شەڕانگێزانە بنێ ئەوە ڕاز مافی تەواوی هەیە بۆ داکۆچی لە خۆکردن. والمملكة العربية السعودية لا تريد حربا في المنطقة. شانشینی عەرەبستانی سعودیە شەڕی ناوێت لە ناوچەکەدا و هەوڵشی بۆ نادات بەڵکو هەرچێکی لەدەست بێت دەیکات بۆ ڕێگریکردن لە ڕوودانی شەڕ بەڵام ئەگەر لایەنی بەرامبەر شەڕی هەڵبژارد ئەوە شانشینەکەمان بە هەموو هێزێکی خۆیەوە شەڕی بەرگری لە خۆی دەکات داوامە لە هەموو لایەکە تا ژیرانە هەنگاو بنێن و داواشمان لە ڕژێمی ئێران و ئەوانش کە سەر بە ئێرانن خۆیان دوور بگرن لە هەموو ڕەفتارێکی شەڕانگێزانە. ئەگەرچی هێشتا یەکلا نەبووتەوە بەڵام ئاماژەکان وەها نیشان دەدەن و ئەمریکاش لەو بڕوایەدایە ئەو هێرشانەی کرانە سەر 4 کەشتی نەوت هەڵگر لە کەنداودا کاری ئێران بووە شیکەرەوە دەڵێن ئەو هێرشانە مەترسیدارن بۆ سەر ڕەوشی ئاسایشی ئابووری جیهانی. ئەمە بەبێ هیچ گومانێک هەرتەنها لە مەترسی بۆ سەر کەشتێنەوە هەڵگرەکان دەستوندار نییە ئەمە نمونەیەکە بۆ هەڕەشە و مەترسی لەسەر ئابووری جیهان کە دەتوانێت زیان لە هەموو کەشتێنەوە هەڵگرەکان بدات و زیانش لە کارداری و بازرگانەکانی هەموو لایەکش دەدات.
چارلز پێ وایە لە کێشەیەکی ئاوەهادا و لەو مەترسیانەی کە ئێران هەیەی لە ناوچەکەدا قەتەر و سعودیە بتوانن جارێککە ڕێبکەونەوە و پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە بە تایبەتی لەو ڕوانگەیەوە کە بینیمە لە کۆبوونەوەی لوتکەی وڵاتانی عەرەب و هەروە کۆبوونەوە ئیسلامیەکانی مەکەشدا قەتەر بە نوێنەرایەتی بڵێن کە هاتە بوو نوێنەرەکەی کە ناردبووی سەرۆکوەزیری وڵاتەکە بوو. جا پێم وایە ئەوە شتێکی زۆر قورسە بێت چونکە لەگەڵ هەوڵەکانی عەربستانی سعودیە بۆ پەراوێزخستنی خەتەر لە ڕووی ئابووریە وەهای کردووە ببێتە یەکێ لە هۆکارەکانی ئەوەی قەتەر ڕووبکاتە ئێران تا پێداویستەکانی خۆی دەست بکەوێت و تا دەستیشی ڕابگا بە جیهانی دەرەوەدا. جا بەڕاستی ئەوەش هەیە کە هەرچیەک لە ڕووی سیاسیە و ڕووبدات بەڵام قەتەر و ئێران هاوبەشن لە هەبوونی گەورەترین سەرچاوی گازی سروشتی و نەوتیشدا. ئەمەش وەها دەکات لەسەر چەند ئاستێک هاوکاری هەبێت لە نێوانیاندا کە هیچ کەسێک ناتوانێت فرامۆشی بکات. لە ڕووی تیۆریشەوە قەتەر و سعودیە دەتوانن ڕێبازی هاوبەشیان هەبێت بۆ پاشەکشە پێکردنی هەر هیچ نەبێت بەشێک لە هەوڵە تێکدەرانەکانی ئێران لە ناوچەکەدا بۆ زیادکردنی کاریگەریەکانی خۆی وەک پشتیوانیکردن لە حوثیەکانی یەمەن پشتیوانیکردنی ئەسەد و حەزبوڵڵا و تا دوایی خۆ ئەگەر ئەو دوو وڵاتە ئاوەها هەنگاوێک بنێن ئەوە پێگەی وڵاتانی کەندا و بەهێزتر دەبێت بەڵام لە ئێستا لە بەڵگەیەکی وەهانیە لە بەردەستدا تا گەشت بینمان بکات بەرامبەر پەیوەندەکانی نێوان ئەو دوو وڵاتەی کەندا و کە هێشتا هەر لە ڕەوشێکی دش بە یەکدان و پێش ناچێت بەم زوانە گۆڕانکاریەک بەسەر ئەو ڕەوشەدا دروست بێت مەگەر قەیرانێکی گەورە یان هەوڵێکی گەورە دیپلۆماسی ئەمریکا پێم وایە ڕەوشەکە تا ماوەیەکی تریش بۆ خۆێمێنێتەوە. ئێمە لە کۆبوونەوە لوتکەیەکەی وڵاتانی عەرەبدا ناکۆچیەکمان بینی لە نێوان ئەو وڵاتانەدا بنچینی ئەم ناکۆچیانە بەڕای تۆ زیاتر بنچینەیەکی سیاسی هەیە یاخۆ ناکۆچیەکە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ پێگە جوگرافیایەکانی کە ئەو وڵاتانە هەیەە وڵاتانی کەندا و ینی ڕێک نزیکن لە ئێرانەوە وڵاتێکی وەکو ئەلجەزایر بۆ نمونە هەر ئێجگار دوورە لەوانەیە ئەو کاریگەریەشی نەبێ بەسەر جەزایرەوە کامیانە بەڕای تۆ؟ پێم وایە هەردووشیان عەربستانی سعودیە و هاوپەیمانەکانیشی ڕاستەوخۆ لەژێر کاریگەری ڕەفتار و جومجۆڵەکانی ئێراندا ئەم دیاردەیەش لە سەرانسەری ناوچەکەدا دەبینرێت لە نیمچە دوورگەی عەرەب وەک ڕووداوەکانی یەمەن لە عێراق هەروەها لە سووریا و شوێنەکانی تریش ڕاستیەکە ئەوەیە کە دەشێت ئێران پلانی تری لەشکریانەی هەبێت لە ڕێی تیۆریزمەوە یان لە ڕێی بەرنامە موشەکیەکەیەوە ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی دەبێت بەسەر ئەو وڵاتانەوە وە خۆشە ئەمەژە پێکرد ئەم ڕەوشە کاریگەری نابێت بەسەر وڵاتانی وەک جەزائیر و مەغریب و وڵاتانی تریشەوە کە لە ڕووی جوگرافیەوە دوورن لە ئێرانەوە لەبەر ئەوەش دەبینیت ڕوانینە لەسەر مەترسیەکانی ئێران جیاوازە کێشەیەکی تریش هەیە و ئەوەیە کە عەربستانی سعودیە و هەندێک وڵاتی تریش خۆیان بە ئێژگار گرنگ دەبینن لە ململانەی باڵادەستی و کاریگەریدا لە بەرامبەر ئێران دەشوارن بڵێن ململانیەکە لەسەر ئایندەی جیهانی ئیسلامی و کێ دەبێتە پێشەنگ و ڕێبەری ئەو جیهانە بێگومان ئەمەش بابەتێکی گرنگە بۆ تێگەیشتن لە ململانەیە بەهێن وەربگیرێت. کامیان زیاتر دەتوانن ڕۆڵی گرنگیان هەبێت لە تەواوی ئەم ڕۆژەی کە ئێستا لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە هاتۆتە ئاراوە ژاپۆن یا ئەو وڵاتانی کەنداو؟ پێم وایە وڵاتانی عەرەب لە کەنداو دەتوانن کاریگەریەکی دەستبەجیان هەبێت لەسەر ڕەوشەکە بەڵام نازانم عەربستانی سعودیە و مندیشتینەیە گرتوەکان چ جۆرە ڕاوێژێک بۆ بەڕێوەبەراتی ئەمریکا دەکەن سەبارەت بە چۆنەتی کارکردن لەسەر ئەم دۆسەیە بەڵام دەزانم بەڕێوەبەراتی و بە تایبەتیش کۆشکی سپی ڕێزێکی زۆر بۆ ڕوانینەکانی ئەو وڵاتاندا دەنێن و گوێ لە پێشنیازەکانیشان دەگرێت بە تایبەتیش لە گرتنەبەری هەڵوێستی تون بەرامبەر ئێران وەک بژاری لەشکری یان جەختکردنەوە لە گۆڕینی ڕەفتارەکانی ئێران و دیاریکردنی ئەو ڕەفتارانی دەبێت ئێران بیان گۆڕێت وەک برایان هوک باسی کرد ئێران ڕژێمی هەناردەکردنی شۆڕشەکەیەتی جا ئەوەی پێی دەگوتێت هەناردەکردنی شۆڕش بۆتە ڕەواییەک و میلاتێک بۆ ڕژێمی ئێران جا پرسیارەکە لەوەدایە چۆن ئەم کێشەیە چارەسەر دەکرێت بەبێ ڕووخاندنی ڕژێمەکە لێرەدا لەوانەیە وڵاتانی کەندا و بتوان هەندێک یارمەتی ئەمریکا بدەن بۆ تێگەیشتن لەو ڕەوشە و لە ڕەخساندنی زەمینەی دانوستانەکاندا لەگەڵ ئێراندا بەکاربهێنرێت
بە هەمان شێوەش ژاپۆن وەک دۆستێکی نزیک لە ئێرانەوە دەتوانێت ڕۆڵی سەرەکی بژێڕێ لە دانوستانەکاندا و بە تایبەتیش لە کار ئاسانیکردنەکاندا بۆ دانوستاندن و ئەمە شتێکە ئەمریکا دەیخوازێت و هەروەها ئێرانەکانیش. وەکو چۆن لەو ناوچەیەدا کۆمەڵێ جیاوازی هەیە ڕوانینەکان جیاوازن سەبارەت بە ئەم ڕەوشە لە ناو ئەمریکاشە بە هەمان شێوە جیاوازی هەیە. ناکۆچیەکان لەسەر ئەگەر و نەگەرەکانی شەڕی ئێران بۆتە بەشێک لە گوتاری دیموکراتەکان و کۆماریەکان لە کۆنگرێسی ئەمریکادا. پێشتر هەندێک لە ئەندامانی هەردوو خانەی کۆنگرێس دەیانگوت زانیاریەکی ئەوتۆیان لەسەر ڕەوشی کەنداو نەدراوەتێ. ئێمە بەرنامەی استراتیژی خۆمانداوە بە ئەنجومەنی نوێنەران و بە سێناتیش واتە هەوڵەکان بۆ پاشەکشە پێکردنی جموجۆڵە زیان بەخشەکانی ئێران و هەروەهاش 40 ساڵی جموجۆڵە تیرۆریستەکانی ئێران. ئەمەمان بە کۆنگرێز وتووە و هەوڵمانداوە ئەوەش نیشان بدەین کە لە کوێداین لەسەر بنچینەی زانیارەکانی 40 ساڵی ڕابردوو. باسمان لە هەوڵەکان و لە ئامانجی کۆتایی خۆشمان کردووە کە بریتین لە بەرەنگاربوونەوەی ئێران. بەشێک لە ئەندامانی کۆنگرێس هێشتاش نیگەرانن لە ڕووداوەکانی هێرشەکەی 16 ساڵ لەمەوبەری هاوپەیمانەتی نێونەتەوەیی بەسەرکردایەتی ئەمریکا کردیە سەر عێراق و لە ئەنجامدا کۆتایی هات بە ڕژێمی دیکتاتۆری. لەو بڕواایەدام شەڕی ئێران بەبێ هیچ گومانێک دەبێتە کارەسات و زۆر گەورەتریش دەبێت لە شەڕی عێراق. بەڕاستی زۆر نیگەرانیم هەن لەوەی بە مەبەست بێت یان بەبێ مەبەست ئێمە ڕەوشێک دروست بکەین و شەڕ ڕوو بدات. بەڵام کۆماریەکان نردنی هێزی سەربازی و پاراستنی هاوپەیمانەکان و بەرژەوەندیەکانی ئەمریکا لەو ناوچەی جیهاندا بە ئەرک دەزانن. هیوادارم دیموکراتەکان هاوڕای کۆماریەکان بن لەوەی قەرزاری ئەوانەین کە بەخشیشی خۆیانمان دەدەنێ. ئێمەش وەک وڵات ئەو دڵنیاییە بدەین کە هیچ لایەک نەتوانێت هێرش بکاتە سەریان بەبێ ئەوەی دووجار بیری لێ نەکاتەوە. بۆ بەرەنگاربوونەوەی ئەوەش ناردنی هێزی سەربازی بۆ ئەو ناوچەیە باشترین هەنگاوە تا ئێرانیش بزانیت کە ئێمە ڕژدین. هەرچیەکمان لە دەسەڵاتدا بێت دەیکەین تا بە ئێران بڵین هەر شتێک بەرامبەر ئەمریکایەکان و بەرژەوەندی ئەمریکا لە عێراق و هەر شوێنێکی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکات ئەوە وەڵامێکی زۆر تند و خێراش دەدرێتەوە. ئەو جیاوازی لە ناو ئەمریکادا هەیە بەرامبەر بە ئێران جیاوازی سیاسی نێوان دیموکراتەکان و کۆماریەکانە یا بەڕاستی ڕوانینەکان جیاوازن و ئەو ناکۆکیانە زیاتر لەوە سەرچاوی گرتووە. جاوی پێی دەگوتێت هەناردەکردنی شۆڕش بۆتە ڕەواییەک و میلاتێک بۆ ڕژەمی ئێران. جا پرسیارەکە لەوەدایە چۆن ئەم کێشەیە چارەسەر دەکرێت بەبێ ڕووخاندنی ڕژێمەکە. لێرەدا لەوانەیە وڵاتانی کەنداو بتوان هەندێک یارمەتی ئەمریکا بدەن بۆ تێگەیشتن لەو ڕەوشە و لە ڕەخساندنی زەمینەی دانوستانەکاندا لەگەڵ ئێراندا بەکاربهێنرێت. بە هەمان شێوەش ژاپۆن وەک دۆستێکی نزیک لە ئێرانەوە دەتوانێت ڕۆڵی سەرەکی بژێڕێت لە دانوستانەکاندا و بە تایبەتیش لە کار ئاسانیکردنەکاندا بۆ دانوستاندن و ئەمە شتێکە ئەمریکا دەیخوازێت و هەروەها ئێرانەکانیش. ئەمە لەگەڵەوەشدا کە دەزانی هەر کارێک ئەمریکا بیکا بەرامبەر بە ئێران پشتیوانیەکی باش بەدەستدێنێ بە تایبەتی لەسەر ئاستی وڵاتانی کەنداو. پێم وایە ئەمریکا پشتیوانی وڵاتانی کەنداوی هەیە و لەوانەشە بەشداری وڵاتانی کەنداویش هەبێت لە هەر کردێکی لەشکریدا. بەڵام بەبێ هیچ چەند و چوونێک هەمیشە وڵاتانی کەنداو هەرچێک کەن ئەوە هەرچەند هەنگاوێک لە دوای ئەمریکاوە دەبن چونکە وەک باسمان کرد ترسونیگەرانیان لەبارەی بەرەنجامەکانەوە هەیە بۆ وڵاتەکانی خۆیان. بەرەنجامە لەشکری و ئابوووریەکانیش لەبەر یەک هۆکاری سادا کە تەنانەت ئەگەر بەشدارێکی ڕاستەوخۆشان نەبێت بەڵام هەر کاریگەری دەبێت بەسەریانەوە. هەر بۆیە دەبینین بە ئاگاهیەکی زۆرەوە کارەکەن بە پێچوانی ئەو ڕاگەیانە گشتیانەی دەیدەن. دوا پرسیارم بەمانایش کە پێم دەڵێ وڵاتانی کەنداو بەبێ ئەمریکا ناتوانن هیچ شەنگایە بەرامبەر بە ئێران بنێن زۆر بە کورتی تکایە. پێم وایە ئەوە ڕاستە و بە تایبەتیش ئەگەر هەنگاونان بێت بەرامبەر ئێران. تەنان لە ناو وڵاتانی ئەندامی ئەنجومەنی هاوکاری کەنداویشدا پرسێکەوە هیچ گومانێک هەڵ نادرێت کە ناکۆچیان هەیە هەر بۆیە هەر هەنگاوێک بنرێت بەرامبەر بە ئێران ئەوە دەبێت بە ڕێبەرایەتی ئەمریکا بێت بەڵام لەگەڵ پشتیوانەکانی وڵاتانی کەنداودا.
چارلز زۆر سپاست دەکەم بۆ بەشداری لەم بەرنامەیە زۆر سپاس دەکەم. خۆشەویستانم لەگەڵ سوپاسی بێپایانیشم بۆ ئێوەی ئازیز کە تا ئێستا لەگەڵماندا بوون و هەروەهاژ ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامەش پەسەند بفەرمونون و تا بەرنمەیەکی نوێ هەر لە خۆشیە جێتان بێڵی.